پارەم دایە و کابرای گوتی ئێستا دێمە هەر نهاتیەوە موبایلش داخراوە و کابرایە یەکەم کەس نیتە تو فێرت لێ بکە 15-20 نەفەری چوەچی تو فێریان لێ کردیە دەستا بەغداوە ئەو لە پارەکان سەرف دەکاتەوە دەگەڕێتەوە کە سوکارەکەی گوتی ئەمە عاشامان لێ کردێ دەچی دەیکوژی دەچی لێ دەکە ئیشمان پێدانە بە فێلی سفر فرۆشتن 71 وەرەقە لە کەسێک دەبردرێت کەسێک کە ویستویەتی بچێت سفر بکڕێت کەسێک بای 71 وەرەقە وتویەتی وەرە پێت دەفرۆشم بەڵام لە ئەنجامدا هیچ سفرێک نەبووە بۆ زانیاری زیاتر دەچمە لای ئەو کەسێک کە فێڵی لێکراوە بە وردی بۆمان باسکە سڵاوت لێ بێت ئەگەر باسکەی چی بوو چۆن کەتێنە ئەو فێڵە وەڵڵاهی برای بەڕێزم لە دۆچی بووم تەلەفۆنیان لۆمە کرد گوتی سفرم هەیە تۆ ینی سفر دەکڕی ئەوە دەگەڕی لە شوێنە سفر هەبی دەیکڕی بەرێ تەلەفۆنیان کرد گوتی سفرم هەیە نزیکی 900 تەنەکە 900 کیلۆ تەنەکە 900 کیلۆ تەنە بەرێ وەڵڵاهی ئەو جا گوتی وەرەوە ڕۆژی پێنجشەمی تەلەفۆنی کرد گوتی وەرەوە ئەو جێ ئەو گوندەی ناوی گوێڕێ نزیکی خاڵندیە لە گوێ ئەو جا چوومە وێن دەرێ نیوەی ڕێ گوتی بگەڕێەوە حەفلەمان هەیە سوبەی نێوەرە ڕۆژی جمعی وەرە ئەو جا لە نیوەی ڕێگەڕامەوە کەرەچێ تەلەفۆنی لۆمە کرد گوتی خەمت نەبی سوبەینی سەعاتدا 11 وەرە باریان کە 5 کیلۆ تشلۆ دادەنێم حەقی گازی حەقی مەسرەفەوە تشتانە ینی وتی چونکە گەڕایەوە ئەمن حەقەکەی دەدەم هی گازەکەی بەرێ وەکو نیوێت باشی خۆی بەرێ وەڵاو جا سوبەینی بوو موبایلم داخراوە بوو تەلەفۆنی 3-4 جارێک تەلەفۆنی کردلو گوتی لۆم باری داخراوە گوتمە لە نستم شەحنی نما لەگەر ئەو جا 2-3 جارش تەلەفۆنی کرد هەرم کردەوە گوتی وەرەوە ئەو سفرانە بارکە ڕۆژی جمعی سعات 11 نێڕوان دەبوو 12 بەوە بوو وەڵاو جا چوومە وێن دەرگوتی چاوەڕێم کە لەکن سەحای تۆپانێ لەکن سەحای تۆپانێ چاوەڕێم کرد 2 دقە 3 دقە بەوە کابرا هاتەوە گوتی دا بچنەوە مارێ پێشی بچنەوە مارێ سواری سیارەکەم بوو بەڕسم نیشانی من دا گوتی ئیشەکە حازرە یعنی هەمووی هوردە کرده بوو ناو شلیفی کرده بوو گوتی تەواوە تۆ لە ڕسم بە تۆی پیشاندا بەرێ ئەو جا چوومە ئەو لای چوومە مارێ مار و مندار و ئاو چیلۆ من هینا و ماڵێکی جایز بوو جایز بوو بەرێ ئەو جا چوومە گوتی ئەو سفرەکەیە چادرێکی بەسەردانا بوو لەگەر فەردە بەتار بوو چەند فەردە دەبوو نزیکەی 10-15 فەردە دەبوو تەماشات کرد و تەماشای فەردەکانت کرد ناوەڵا بەس ئەوە دوور بە دووری بینیت گوتی ئەو هەیە و هەوە و چادری بەسەردادا بوو بەرێ لەگەر کێبڵ لێەوە ئەوە بوو یعنی بەس غیلافەکەی بوو بەرێ بەردەوام ئەو جا دانیشتی ئاوە چیلۆ من هینا و لەگەر ناو مار و منداری گوتی شیریکم هەیە بینە پارانم بدێ ئەتون لە ناو مار و مندارم بە چەند پارە داوای چەند پارێک وەڵڵاهی گوتی 10 مەلیۆنی گوتی لێکی دەوە بزان چەند دەکە چەند وەرەقە دەکا لێکم داوە کردی 65 وەرەقە 65 وەرەقەم دایە گوتی 3 وەرەقەمش بدەوە لەگەر 500,000 ئەو کابرایە داوای خۆردەی کرد ئەوی شیریک وەڵڵاو جا پارەکەم دایە گوتی ئەلێرانە بە ئێستا دەچم ئەو جە پێکەوە سفرەکەی بار دەکەن ینی تۆی لە ناو ماڵ و منداڵی خۆی بەجێ هێشت گوتی من دەڕۆم ئەو پارە دەدەمە شیریکەکەم بەرێ ئەو جا تەلەفۆنی لەمە کرد گوتی وەرە لەکەم مەلعابەکەی شیریکم دەرێ بارە کەیە کامرمە یعنی پێویست ناکات توی مارم ببەی گوتی لەکە شیریکم هەیە پارەکە وەڵاو جا چاوەڕێم کرد لەکە سەحای تۆپانێ 5 دقە بۆ ئەوە گوتم نهاتی گوتی با هاتم بارەکەمی ناو هاتمەوە بارێک سفری هینا ئەوەی ماڵ نەیگوت نزیکەی بای چەندە ینی تەنەیەک دەکات چەند وەڵڵاهی تەنێکیشی بە حسابی وی 80 وەرەقە وەڵڵاهی ئەو جا تەلەفۆن مێ کرد تەلەفۆنی داخرا و خەتی نما 2-3 جار 4 جار 5 جار خەتی نما ئەگەر باسکەی گەڕایە و ماڵەوە دواتر گەڕامە مارە بەرێ لە دەرکەیانمدا دەرکیان قەپات بوو چوومە جیناریان مندار کابرای چاتە پێشم گوتی چیە مەسەرە گوتم وەڵڵاهی پارەم دایە و کابرای گوتی ئێستا دێمە هەر نهاتیەوە موبایلش داخراوە ئەو جا گوتی ئەو کابرایە یەکەم کەس نیتە تو فێرت لێ بکە 15-20 نەفەری چوەچی تو فێریان لێ کردیە ودی دەستا بەغداوە ئەو لە پارەکان سەرف دەکاتەوە دەگەڕێتەوە ینی پێشینەی هەیە خەڵکەکە دەیان ناسی بەرێ گوتی ئەو گوندە هەموو دەیناسی ئەو کابرای دەری ئەو گوندە هەموو دەیناسی خەڵک دەیناسی ئەمە عاشامان لێ کردیە ئەو جا چوومە ماری برای و ئامۆزای و هەموو لە حەفلەی بوون چۆن ئەو حەفلەت دۆزیەوە
زیناریان گوتی هەموو لە عەفلەنە بڕۆ وێن دێر پێش حەفلەکە ئەتۆ گەڕایەوە ماڵی لە ماڵ نەبوون ماڵ و منداڵی دەرکیان داخراوە بوو دەرکیان داخرا بەرێ چوتە حەفلەکە چمە حەفرەکە چیت بینین لەوێ برام بینی گوتی جارێ حەفلەمانەیە عەسرێ وەرە گوتم ئەم نیشم بە حەفرە و تشتانێ گوتم ئێستا عالە چلم دەبینەوە کابرا گوتی ئەمە عاشامان لێ کردیە گوتی بڕۆ سەیتەرە و بڕۆ مەرکەز شکات لێ بکە جارێ ئەو جەوەرە و قسەکەت پێ دەرێ ینی ماڵ و منداڵی نەبینیەوە چێ ماڵ و منداڵی ئەو کابرایەت نەبینی و ئەوەی کە تووسێ بینیم حتا مندارەکەشی زانی وەچی پارەکەم دایدیتی بە چاوی خۆی بەس مندارەکە گیچکەیە گەورە نییە بە خێزانەکەت نەتگوت کە دەزانێەوە فێ لە من دەکا بۆ باستان نەکرد با گۆدمانێ گوتی مردم گوتی ئەو کابرای ئەوەی بەحسی منی بگوتی ئەوە هاتیە مەشروع ماڵۆ چاکە بۆی فێری لێ کردیە نەیگوتەوە هاتی مە فێلی لێ بکەم و سفری بفرۆشم دەرێ قسەی نەکردێ نزانم ئەی گوێ لە قسەکانتان نەبوو کە لە ماڵی قسەتان دەکرد چمانە غورفەی بەتنێ ئەمنە و کابرایە لە حەفلەکەی چیتان گۆ کە سوکارەکەی چی بوو کە سوکارەکەی گوتی ئەمە عاشامان لێ کردێ دەچی دەیکوژی چی لێ دەکە ئیشمان پێدانە ینی ئەوە قسەی وانە گوتیان بیکوژە بیکوژە گوتی بڕۆ لە ناو زادەی بیگرە بیکوژە میشمان پێ نییە تۆ چیت کردوایی والله دوایی چوومە مەرکەز شکاتم لێ کرد چوومە سەیتەرەی ناوەکەمدایە گوتم حاڵ مەسەلا وایە چیان گوت دەوانەی مەرکەز نەیان گوت هیچت بۆ دەکەن خدا مەرکەز گوتی خدا مەرکەزش گوتی تو یەکەم نەفەرنیت گوتی ئەو کابرا زۆر فێری لەو هیچ کەسی وەچی توی کردیە لە کوێ سکاڵاکە تۆمار کرد لە مەرکەزی گوێر لە مەرکەزی گوێر باشە دوای سەیری فەردەکانت نەکرد چی تێدا بۆ فەردەیە هەمووی کەی تێدا بوو یعنی کای تێدا بوو بەرێ سەیرت کرد بەخۆ بەخۆما ینی لەوێ سەیرت نەکرد ئەوە دیار نییە سفر و کا یانە دیار نییە نا هەمووی بە جوانی دانابوو وەی چی سفری دیار بوو هەرێوە تەماشات نەکرد دوای کردەوە بەس هەر هیچ سفری تیانە بوو سفری تێدا کیلۆیەکیش نا بەخۆی چیت کردەوە دوایی والله دوایی مار و مندار و گوند هەموو هاتنە خربوونە لە ناوا گوندەی گوتیان ئەمەیشمان پێدانە عاشامان لاوە کردیە گوند دزانی عالم دزانی هەموو دزانی خەڵک زانی گوتیانیانە تۆ یەکەم قوربانینی فێلی لە کەسی دیش کردووە عادی گوتی لە 15-20 نەفەری فێریان لێ کردیە کەوایە کە دەگەڕێتەوە ئەو گوندا باشە بۆچی ئەدی خەڵکەکە مادەم دەزانی کەسێکی فێڵبازە بۆچی تەسلیمی دادگای ناکەن ئەم شەو پرسیارم برسی لە شێخیان گوتی لەبەر مایە ژن منداری گوتی ژن مندارەکەی هەموو هوردەنە تۆ لە چه سکاڵە تۆمار کرد کویانی لە گوێر شکات گوێر بەرێ لە گوێر بەرێ گوتیان وەرەوە سەردانمان بکە بەرێ گوتی یەکشەمێ وەرە محکەمەی یەکشەمێ بەرێ ینی ئەو یەکشەمەی دابێ دەچیەوە بەرێ چاوەڕێ دەکەی چ داوات هەیە لەوێ لە محکەمەی ئەوێ هەرێ وەڵە داواکاریم ئەوەیە ئەو کابرایە بیگرن پارەکەم بداتەوە داواکاریمانەوەی دوو پارەی خۆت بوو ئەگەر باسکەی ئەو پارەیە ناوەڵە پارەی کابرایکی خەرچی ئەو لێریە ینی ئیشی لۆ دەکەی گوت دو ئەوە سفرت لۆ دەکڕ بەرێ پارەم بدێ دەچم سفرت لۆ دەینم کابراایگەش پارەیدایە کابراایگەشی خۆمان ینی ینی ئەو قەرزاری ینی ئەو پارەی خۆشت ئارێ وەڵا دەست خۆش سەرچا بۆ دەگەڕێتەوە ئینشاڵڵا بەڵێ بینەرانی پایتەختدا وەکو بینیتانیانە چەند فەردەکایەکی دانابوو وتی ئەمە تەنێک سفرم هەیە و دەفرۆشم بەڵام لە ئەنجامدا هیچی تیانە بوو تەنها چەند فەردەکایەک بوو و 71 وەرەقەی داوەتە کابرا و کابرا بێ سەر و شوێنە داوا دەکا بە زووترین کات ئەو کەسە دەستگیر بکرێ